فەرعی بێ هەر لە تێگەیشتنی خوشکان لە دینەکە ناسینی تایبەتمەندیەکانی ئافرەتان. نووسیمەتەوە طبعا من خاڵەکان ئەشێ ئینشاءڵڵە بیخەمە سایتەکەوە یان لە شوێنەکە بڵاوی بکەینەوە کە خوشکانیش بە شێوەیەکی گشتی لە هەر شوێنەکە هەن لە دەرەوە و لە ناوە بتوانن بیخوێنەوە. فەرعی بێ لقی بێ لە یەکەم لە تێگەیشتنی خوشکان لە دینەکە ناسینی تایبەتمەندیەکانی ئافرەتان. ئەمەش دوو بڕگەی یەکەم ئەحکامە تایبەتیەکانی شەرع گرێتەوە لە پاکژی بۆ نمونە پیاوانیشە بێ بزانە سوڕی مانگانەی ژنان چییە، بەڵام ئافرەتانە بە تەخەسوسێکی تیاوەرە بن، ئافرەتانە بە زۆر چاوکراوە بن لەمای ئەحکامەکانی بزانن. هەروەها ئەحکامەکانی تر کە علاقەیان هەیە بەسەر پەرستەکانەوە بۆ نمونە یا هاوسەرگیریە، علاقەی بە حیجابەوە هەیە، علاقەی بە زەواجەوە، بە تەلاق و بە نەفەقە و بە ئەولاد و بەوانەوە هەیە، یان علاقەی هەیە بەسەر هەر شتێکی تر کە بوارە. ئەمە مەجالە فقهیەکەیە، واتە خوشکانی ئێمە پێویستە شارەزای ئەحکامەکانی شەرع ببنواتە لەلایەنی قانونیەوە بزانن چ مافێکیان لە ئیسلامە هەیە، چ ئەرکێکیش لە سەریانە. لە حاڵەتێکا کە کچە یان هاوسەری هەیە یان بێوەژنە یان دایکە یان نەنکە یان هەر سیفەتێکی تری هەیە، پێویستە ئەحکامەکانی شەرع شارەزا بێ لەو مەجالانەیە. دووهەم بەرپرسێتی خێزان و پەروەردەی مناڵ کە زۆرترەکەوێتە سەر ئافرەتان بە شێوەیەکی گشتی، چونکە ئافرەت و هەروها مێینەی حیواناتی تریش زیاتر هەستی مەسئولێتی تیایە بەرامبەر بە بێچووەکان. تۆ تەماشای کەڵەشێر و مریشک کە مریشک دوایی بەچکەکان هەڵەگرێت و کەڵەشێرە ڕوا بۆ لای مریشکێکی پیاوانیش زۆر جار پیاویش لە جنسی بەشەریشە پیاوی احتیمامەکانی بە جنسە زیاتر، بۆیە ژن زیاتر هەستی مەسئولێتی بەرامبەر بە مناڵەکان زۆرتر تایە، لایەنی عاتیفی زۆرترە، بۆیە پش و درێژە سینە فراوانە لە خۆبوردە، توانە سەبرێکی زۆرتری هەیە. بەڵام ئێمە گەر بزانین هەندێک خوشکمان مەسەلەن هەیە کێشەی مناڵی هەیە، ئەم مناڵیانی ورکە گرێ و مناڵی تر ناچێت بۆ مەکتەب، ئەوی تر نوتقی کەم بۆتەوە، ئەوی تر گەشە و نەشون مایوەست زەعیف. بەڵام ئێمە لە تێکەڵبوونی خیبرەی خوشکان، خوشکێکی بەڕێزمان هەیە اختصاصی خۆراکە، هەر ئەمە توانێت اختصاصی خۆراکەکە یارمەتی بدەین و بۆمان بکە بە نامیلکەیەکی بچووک هەموو خێزانە موسڵمانەکانەمان هەبێ. یەکێکی تر کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە لەگەڵ مێردەکەی. چەند خوشکی ترمان هەیە لەم نەوعە کێشەیان هەیە بە سەدان لانی کەم بەدایان لە لای ئێمە. باشە ئەم دایانە توانن یەک بگرنەوە و لیژنەیەکمان هەبێ بۆ کۆمەڵکاری خوشکان. بەڵام ئەمەی لێرە ئەم نقطەی کە باسیەکەمەوەڵێم لە تایبەتمەندێتیەکانی فقهی ئافرەتان پێویستە خوشکانە شارەزان، هەروەها لە مەسەلەی خێزان و پەروەردەی مناڵ و لە زانینی مافەکانی خۆیان. ئەمە خاڵی یەکەم بوو کە تێگەیشتنی خوشکانە لە دینەکە.